ئەوەی کە وتراوە لە ناو خەڵکایە هەر کەسێ سێ حرەکە بکە لە ناو نوێژەکەی بەتاڵ نەبێتەوە ئەمە هیچ بەڵگە نییە لەسەری هیچ بەڵگە نییە لەسەری بەڵام لەگەڵ ئەوەشایە ئینسان کە هاتە ناو نوێژ دەبێت خوشوعی هەبێت جوڵە حرەکە پێویست نەبوو نابێ بجوڵێت قەی چێکەکە ئینسان ئێرەی خوراوە بیخورێنێت با بیخورێنێت چکە دوای خوشوعەکەی هەبات باشتر وایە بیخورێنێت یان کابرا سێرەکەی مۆبایلەکەی لێدات مۆزیقای لەسەر نازام چی لەسرە با بیکوژێنێتەوە إن الذين يؤذون المؤمنين والمؤمنات بغير ما اكتسبوا فقد احتملوا بهتانا وإثما مبينا يتو عزيتي مسلمانة دي لناو نيوجا موبايلك الليدا والله من دسكاري موبايلكم ناكم من خوم لناو نيوجا لمزقوتي كان نيوج مانكر موبايلكي بياويك لناو صفية كم أبو ليدا للركاتي كم ليدا هتا ركاتي شوارم جاء سبحان الله أو خلقاش قد يعني أو أدب دبي الرشاوكين دائما لدرجاي خلق سيجال يبدن شوارم لي مدن رنگ كابرا خوت بي رنگ كابرا دو درجات بو نكاتو موبايل جواي آدابي هي جاري دو سيد واز بينا سيركي وازنا يعني للركاتي كم بو الركاتي شوارم كذا دقة 12 دقائق أم موبايل هر ليدا كابرا دزنا كذا يجي فاين دريكا أريكو جينمو نايكو جينتو لەگەڵ نوێشتەوە بوویتەوە خەڵکە یەک پارچە هەمووی بووە بارود بۆ گیانی ئەرێ ڕەحمەتی خوا لێ بێ مۆبایلە بۆ ناکوژێنیت بۆ هۆسەل ناو مزگەوت بەڕاستی ئەمە خەڵکەکەی ئێمەش بەڕاستی هەندێک جار لە هەندێک ڕۆوە وشیار نین ئەو سەقافەتەیان نییە یعنی واتی گەیشت و کاکە حرەکەی بکەی نوێژەکەت بەتاڵە بێتەوە تۆ هەموو خەڵکەت عەزیێتدا نوێژەکەت بەتاڵ بێتەوە لەوەی خەڵک عەزیێتی باشتر ئەگەر بۆ اعتیبارە لای تۆ نوێژ بەتاڵە بێتەوە